لەسەر پۆستێکی فەیسبوک و ڕەخنەگرتن لە داواکاری گشتی کە لە بەرامبەر ڕاوکردنی ئاژەڵەکێویەکان بێدەنگە نزیکەی 15 ڕۆژە چالاکێکی بواری ژینگە دەست بەسەر کراوە لە بەرامبەر ڕەخنەکانیشیدا بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان لێکۆڵینەوەی لەگەڵدا کراوە. بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالەکانی بواری ژینگە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ سێەم جار دژی دەست بەسەرکردنی سەروەر قەرەداغی لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان گرد بوونەوە و داوایان کرد ئازاد بکرێت. دەسەڵاتی دادوەری ناتوانین دادپەروەری بۆ سروش بەدی بێنێت و لە باتی دەسەڵاتی دادوەری بێت پارێزەرانی ژینگە بگرێت بڕوات ئەو کەسانە بگرێت کە دەستدرێژیەکەنە سەر ژینگە و ڕەگەزەکانی ئەو خاک و هەوا لەناوە بن. ئێمە ئیدانی هەموو گرتنی ڕۆژنامەنووس و چالەکانێکی مەدەنیەکەینەوە کە بە ناحەق و نادەتپەروەرانە بگیرێت. ئێمە بۆ هاتوون کە دۆسێکی سەروەر قەرەداغی دۆسی ناوبراو دۆسێکی دابخێرێت و ئازاد بکرێت لە زیندانەکە لەسەر لە زینداندایە. سەروەر قەرەداغی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕەخنەی لەو کەسانە گرتووە کە ئاژەڵەکێویەکان دەکوژن و داواکاری گشتیشی بە کەمتەرخەم لە ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە ناوبردووە و نووسیویەتی ناتوانێت دەسەڵاتەکانی دژی ئەو کەسانە بەکار بێنێت. ئێمە دەمانێت دەرگای ئەم بوونەوەیانێ مافی ئەو کەسە بەدەستبێنین کە لەسەر نادەتپەروەرانە گیراوە کە لەسەر پارێزگاریکردن لە ژینگە کە ئەو بۆ مودەی 7 ساڵە خەبات دەکات لەسەر حەق و گیفانی خۆی لە پێناو ژینگەدا دەزیرگا کۆمەڵێک مافیا و قۆڵبەر کە هاتوون کۆمەڵێک ئاسیان کوشتووە ئەمیش هاتووە ئەوانی حەقی ئەوانی بەدەستێنەوە یەکلایی دەبێتەوە. ئەندامانی پەرلەمانی کوردستان کە یادداشتی ئەو ڕێکخراوانەیان وەرگرڕایان گەیاند بەردەوام دەبن لە چاودێری دۆسیەی سەروەر قەرەداغی و داواشیان کرد بە کەفالەت ئازاد بکرێت. کاک سەروەر قەرەداغی بە کەفالەت ئازاد بکرێ ئەو کاتە بە هەچ شقلێکی تر کە ڕێکاری یاسایی هەیە کە ڕێکارێکی یاسایی لەگەڵ سەرجەم ئەو شتانە بژیرێتە بەر کە پەیوەندیدارن بە تێکدانی ژینگە پەیوەندیدارن بە دەستدرێژیکردنە سەر ژینگەی کوردستان. سەروەر قەرەداغی یەکەم کەس نییە کە لەسەر ڕەخنەگرتن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەست بەسەر بکرێت. چالەکانی بواری کۆمەڵی مەدەنیش ئەو کارە بە پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین ناو دەبن و دەڵێن لە جیاتی ئەوەی داواکاری گشتی دەستخۆشی لە سەروەر بکات کە بەتەنگ ژینگەوەیە و ئەو کەسانە دەستگیر بکات کە سروشت و ژینگە تێک دەدەن کەچی لە بەرامبەر ڕەخنەکانیدا ئەم دەستگیر کراوە و نزیکەی 15 ڕۆژە لە زینداندایە. کارزان تارێقە نارتی سلێمانی.